هەرێمی کوردستان لە بەدیاریکراویش لە سەرەتای دەستپێکردنی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە ناوەندێکی گرنگی سیاسی، دیبلۆماسی، ئابووری. ئێستاش بۆتە شوێنێکی یەکجار گرنگ بۆ کەرتی وزە بەردەوام بەرپرسانی باڵای وڵاتان جاچە ئەوروپی ئەمریکی وڵاتانی تر بن سەردانی هەرێمی کوردستان دەکەن. ئێمە لەسەر بابەتی کەرتی وزە لە هەرێمی کوردستان و گرنگیەکەی چییە بۆ ئەوروپا لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شوان زڵال شارەزای بواری وزە ڕاستەوخۆ لە شاری لەندەن لە بریتانیاوە لەگەڵماندایە. کاک شوان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی ینی هەرێمی کوردستان لە بواری سیاسی، دیبلۆماسی، ئابووری و سەقامگیریش هەنگاوی زۆر گەورەی ناوە. ئێستا بۆتە ترافیکی بەرپرسانی وڵاتانی زلهێزی جیهان بەردەوام سەردانی هەرێمی کوردستان دەکەن. پرسیارەکەی من ئەوەیە کە لە بواری وزەشدا هەرێمی کوردستان بۆتە جێی سەرنجی وڵاتان. گرنگی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بۆ ئەوروپا لە بواری وزەدا چییە؟ زۆر سپاس یارۆ باش حاکم جان، مەمنونم. ئەوەی ڕاستی بێت کەرتی غازی هەرێمی کوردستان جێی زۆر سەرنجی جیهان ئێستا ئەوکو لە 12 ساڵی پێشوودا کەرتی وزە بڵێن بەعام نەوتی کوردستان جێگەی سەرنج بوو، چکە کوردستان نیشیتیانەکرا و جاران بیری نەوتی تازە دۆزرایەوە. زۆربەی شەریکە جیهانەکانیان وێست بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن. بەس لە دوای شەڕی ئۆکرانیا وەکو زانین ئەڵمانیا زۆر پشتی بە غازی ڕووسی بەست بوو. ڕووسیاش وەک ئەو بڵێن پشتبەستنی ئەڵمانیا بە تایبەتی و ئەوروپا بەگشتی وەکو بڵێن کارتێکی فشار بەکاری هێنا لە ساڵی پێشوودا. سەری غاز زۆر بەرز بووە لە ئەوروپا. ئەمە وای کردووە کە ئەوروپیەکان و بزەر ئەڵمانیا کە لە بڵێنە و راپۆرتی پێشوور باسی کرد پەیوەندی ئەڵمانیا و هەرێمی کوردستان بەهێز بۆ لە چەند ساڵی پێشووردا و لە کاتی داعیشا زۆر بەهێزتر بوو و ئێستاش ئەڵمانیا پێویستی بەوەیە کە ئەگەر بزانێت کە هەرێمی کوردستان دەتوانێت ئەگەر غازی زیایی هەبێ لە مۆدای مام ناوەندا لە مۆدای کورتا من لەو باوەڕێیانیم و چکە هێشتا بڵێن ئەو بیرە غازانی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ بەرهێنانی تیان نەکراوە. هەمووزانی کە هەرێمی کوردستان غازی هەیە، بەس لە پێشە هەرێمی کوردستان خۆی پێویستی بە غازە، یەک بۆ غازی بڵێن ماڵان و گەرمکردن، دوو بۆ کارەبا هێشتا کەمی هەیە لە کوردستانە. دوای ئەوەش عێراق پێویستی بە غازێکی زۆر ئێستا غازێکی زۆر لە ئێران نەکرێت. لەبەرەوە لە مۆدای کورتا من لەو باوەڕیانیم غازی هەرێمی کوردستان تەسیرێکی گەورەی هەبێت لەسەر بازاری وزەی ئەوروپا. بەس وەکو مەودای بڵێن مامناوەند و درێژ ئەتوانێت کاریگەری هەبێ و غازی هەرێمی کوردستان ئەتوانێت بچێتە بازارەکانی جیهانەوە. زۆر باشە کاک شوان، بۆ خۆ دەزانی ئەو وڵاتانی ئەوروپی ئێوە زۆر باسی ئەڵمانیاتان کرد، تەواوی وڵاتانی ئەوروپی لە ڕێگای کۆمپانیا زەبەلاحەکان کە ئەوانە پسپۆڕن لە بواری غاز و نەوتدا، ئەوان بە چ شێوازێک دەتوانن و بەرهێنان لە غازی کوردستاندا بکەن؟ وەکو گوتیشتان ناڵێن لە نزیک مەودا بەڵکو لە مەودایەکی نەزۆر دوور نەزۆر نزیکدا، بە چه شێوازێک دەتوانن ئەوان کار بکەن؟ کێشەی ئەو بڵین بیرەنەوتانی کە هەیە لە کوردستان وەکو لە هەموو شوێنێ جیهانە دەرهێنانی غاز کولفەی زۆر زیاترەوە لە نەوت و ئەو بڵین بۆ بەرهێنانی کەشەکرێ بڵێن بۆ نمونە کۆمپانیایەکی گەورە کە بێت لە کوردستانە و بەرهێنان کە لە کەرتی غازە پێشەوەی دەستکا بە بەرهێنان دوو شتی گرنگ هەیە کە پێویستیانە. یەک بڵین بۆری ئەو غازە چۆنە گواستنەوە، دوو کڕیار، ئەو کڕیارانە بە چ نرخێک ئەو غازاکردن. لە هەرێمی کوردستانە کڕیار هەیە، بەس وەکۆزانین بڵین کەرتی کارەبا زیاتر حکومەت پارەی ئەو غازایە، لەبەرەوە حکومەت پارەیەکی زۆر نایەت، لەبەرەوە ئەوە زۆر تەشجیعی ئەو کۆمپانیایە ناکرد کە بۆ بەرهێنانکەن لە غازە. دوو غازەکە ئەبێ لە هێنەوە بڕوا بێت لە تورکیاوە بڕەوە. کۆزانی کێشەی سیاسی زۆر هەیە لە بینی عێراق و تورکیا، لە بینی هەرێمی کوردستان و تورکیا، لە بینی ئەو سێ کوچکەیە کە بینیمان لە پاریس
ئەو بڵین قەزیە هەیە لەسەر بۆری نەوتەکە ئێستا ئەمە وای کردووە ئەو وەبەرهێنانە بڵین ترسیان هەیە وڵاتانی بڵین وەکو ئەڵمانیا ئەوروپا ئەتوانێت چی بکە بۆی تەشجیعی ئەم وەبەرهێنانە بکە پێڵەن گارنتی بۆ نمونە ئەو پارەی کە لە باقەتان قەرزەکرێ ئەو حکومەت ئەتوانن پاڵپشتی بن بڵێ گەرەوە زەرەرتان کرێمە ئێمە بڵین گارنتی ئەو پارەیەکەین تەوانە پارەکە کەم نییە بۆ نمونە ئەو حەقی میران و بینەباوی کە دوو بڵین بیری غازی گەورەیە لە هەرێمی کوردستان و بە ئاسانی لەما ئەگەر بە بەرهێنانی تیا بکرێ نزیکی چەند ملیار دۆلارێکی تیا سەر بکرێ نەک بەشی هەرێمی کوردستان و عێراق بەشیەوە شێبێت کە بینەرێتە دەرەوە بەزەمە پارێکی هێزگار زۆریەوێ هیچ وەبەرهێنەرێن خۆی نایەت لەبەرەوەی ئەو دوو کێشەی کە هەیە نەدەخت و بڵین مەشاکلی سیاسی ئەو بۆری کە بە ناو تووشیا ڕوات ئەوە چی کڕێ بە چوارڕوا بە سیارێک بە ناو تووشیا ڕۆ ئەم کێشانە تەوان بە کێشەی سیاسیانە حەلەکرێ گەر دانیشتن هەبێت لە بینی یەکێتی ئەوروپا و تورکیا و عێراق و هەرێمی کوردستان ئەبێت ئەم لایەنانە ڕازی بن اینجا توانین تەشجیعی ئەوە بەرهێنانە بکەین بێنە کوردستان و بۆ بەرهێنان بکەن لە کەرتی غازە. زۆر باشە کاک شوان ئێمە بە هەر لەسەر مەسەلەی بەرژەوەندی ڕابوەستین ئێوە باسی ئێوەتان کرد کە چەندین ملیار دۆلاری دەوێت بۆی وەبەرهێنان لە بواری غازدا بکرێ باشە هەرێمی کوردستانیش غازێکی یەکجار زۆریە وەکەوەی خۆشتان ئاماژەتان پێدا کەواتە من دیسان پرسیارەکەی من لەسەر بەرژەوەندی ئەوروپا لەوەدای غازی هەرێمی کوردستان وەبەرهێنانی تێدا بکرێ بۆ پڕکردنەوەی بەشێک ئەگەر هەمووشی نەبێ بەشێک لە ئەو کورتێنانەی لە غازی ئەوروپادا هەیە بەڵام بەرژەوەندی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت کەرتی غاز یاخود ئەو کارتی غاز چۆن بەکاربێنێ ئەویش بۆ بەرژەوەندی خۆی ئەوەی ڕاستی وێ یەکەم خەتووە هەرێمی کوردستان پێویستی بۆیە لە بینی بڵین لایەنە ناوخۆکانی کوردستان لە بینی حیزبەکانە ئەو کێشەیە چەمە ئێستا کێشە هەیە لەسەرەوەی زۆربەی غازەکە بڵین لە زۆنی سەوزە و حکومەت لە زۆنی زەردە ئەمە کێشەی گەورەی ناوەتوێش تا ڕێکەوتن نییە ئەمە یەکەم خەتووە بێ ئەمە ڕێکەوتن کرێت دووەم خەتووە بێت لە بینی حکومەتی هەرێمی کوردستان و عێراق ڕێکەوتن هەبێ وەکو بینیمان بۆری نەوتەکە کێشەی زۆری ناوەتەوە لە بینی هەرێم و بەڵشیا و بەغا ئەم کێشەیە لەگەڵ هەرێمی لەگەڵ حکومەتی ناوەندی ڕێکەوتن هەبێ ئەو ساتوانێت بڵین تەشجیعی وەبەرهێنەرکەی بێنە کوردستان چکە ئەم کێشانە بمێنێ وەبەرهێنەر ئەو پارە زۆرە ملیارها دۆلار ناخەتە ناو مەشروعێک بۆ کە نەزانێ مەسیری چۆن بێت. زۆر باشە زۆر بەڕێز شوان زوڵاڵ شارەزای بواری وزار ڕاستەوخۆ لە شاری لەندەنەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان ئێوارەتان باش.